بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەرانی عزیز و خۆشەویست لە هەرکوێیەکان جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ، فەڕوو بەرەکەت و میهرەبانی خوا دابارێتە سەر تەواوی کایەکانی ژیانتان و بۆ سەر دڵ و دەروونتان هەمیشە لە ئارامی و ئاسوودەیی بژین. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەفەڕ بە خزمەتیە بە عزیز و خۆشەویست دەگەمە و ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەش دەکەم. سپاس و ستایش بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخش و نیعمەتەکانی. درود و سڵاو و میهرەبانی خوا بڕژێ بەسەر گیانی پاکی پێغەمبەری پێشەوا و نوری چاو و پێشەنگی دنیا و قیامەتمان محەممەدی کوڕی عەبدوڵڵاه صلی الله عليه وسلم و بۆ سەر دڵ و دەرونی ئێوەی عزیز و خۆشەویستیش. گەنج و ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی گەنج دەبێتەوە یا گەنج و بەرپرسیارەتی و بەرپرسیارەتیانەی کە گەنج دەکەوێتە سەری کامانن. بێگومان گەنج چین و توێژێکی زۆر گرنگە لە تەواوی گەل و میلەتەکانە یا لە تەواوی کۆمەڵگەکانە و ئاینی پیرۆزی ئیسلامیش گرنگیەکی ئەوتۆ و باشی بە گەنج داوە. هەم لە قورئانی پیرۆزدا سەرگوزەشتەی تەواوی ئەو پێغەمبەرە بەڕێزانەی کە بوونەتە پێشەنگی قافڵەی بەرەو خواچوون، پێغەمبەر گەلێکی گەنج و بەڕێز بوون و هاوڵانی پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم هەمویان لە لووتکەی گەنجایەتیدا بوون و پێغەمبەری خوش صلی الله عليه وسلم بەشداریەکی کارامەی سیاسی و کۆمەڵایەتی و سەربازی پێکردوون. بێگومان ئەمڕۆ بە کاریگەری زیادبوونی کۆمەڵێ هۆکاری زۆر خراپ بۆ بەلا ڕێدابردن و لە ئامانج دوورخستنەوەی گەنج هەر لە نێرگەلەخانە و کافتریاخانەکانەوە، هەر لە یەئس و نائومێدی و نەڕەخساندنی هەلی کارەوە بۆ گەنج و بەجێهێشتنی وڵاتمان و ساردبوونەوەیان لە زەواج و هاوسەرگیری و زۆر شتی دیکە، هەروەها سەرقاڵبوونی گەنج بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و یاری ئەلکترۆنیەکانەوە ئەمە وای کردووە گەنجی ئێمە نەزانێ بۆچی ئەژی و بۆچی هاتووە و ئامانج و بەرنامەی چێ لە ژیانە. کێ سوودمەندە لە نائومێدکردنی گەنج و لە بێکارکردنی گەنج و لە دەربەدەرکردنی گەنج بەرە وڵاتانی ئەوروپا کە سەرنجام لەوێ ئەبێ تامردن وەکو ڕۆبۆتێک بە دوای هۆیەکانی ژیانە بگەڕێ و نە وڵاتی خۆی بوو بەلانە و ئەمانێک بۆی نە ئەوروپاش توانی بیگەێنێتەوە ئاسوودەی و خۆشببختی کە لێرەوە هاوشێوەیەوەی کە دەگوترێت دەنگی دۆهەڵ لە دوور خۆشە هەنگاوی بۆ هەڵێنایەوە و زۆر بەشیان بوونە خۆراکی ماسیەکانی بەحری جە و ڕووبارەکانی دیکە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە گرنگە کە پێمان وایە ئەمڕۆ گەنج داینەمۆی تەواوی شۆڕش و گۆڕانکاریەکانە و لە وڵاتی خۆشماندا هیچ گرنگیەکی ئەو تۆی پێنادرێ و کامانن ئەو مەترسی و هەڕەشانەی کە ڕوو لە ژیانی گەنجەکان. میوانداری زۆر بەڕێز جەنابی مامۆستا ناسیح محەممەد شارباژێڕی زانای ئاینیم کردو. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ جەنابەت، سڵاوی خوا لێبێ، سڵاوی خوا لە بینەرانی بەڕێزی کەناڵی خوا بەخێر بی. سەرەتا بە ئەم پرسیارە بکەنێت دەواازەیە بۆ باسەکەمان، ئایا قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم هیچ باس و پێگە و گرنگیەکیان بۆ گەنج داناوە؟ بسم الله الرحمن الرحیم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بێگومان قورئانی پیرۆز کە شاخەڵاتی خوای گەورەیە بۆ ئومەتی ئیسلام و کۆتا پەیام و ڕیسالەتی خوایە بۆ مرۆڤایەتی لە دوای ئەو پەیام و بەرنامەیەکی ترنایە. یەکێک لەو چین و توێژانەی کە گرنگی پێداوە بریتی لە گەنج و لاو و پێغەمبەری صلی الله عليه وسلم بەکردەوە لە ژیانی خۆیدا هەنگاوی ناوە لەگەڵ گەنجە و گەنج لە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم جێگەی بایەخ بووە، لەگەڵ خەمەکانی گەنجا ژیاوە، گەنجی پەروەردە کردووە، ئاڕاستەی کردووە. ڕەنگە گەر لە مێژووی مرۆڤایەتیە بگەڕین جیلێک و کۆمەڵە گەنجانێک کە توانیویانە لە ماوەیەکی زەمەنی زۆر کورتە گۆڕانکاری و تەغییری گەورە لە مێژووی نەک تەنها کۆمەڵگەکەی خۆیانە بەڵکو لە مێژووی مرۆڤایەتیدا بکەن و مێژووی مرۆڤایەتی بە ئاقارێکی باش هەڵسوڕێنن، بریتی بوون لەو گەنجولاوانەی کە لە قوتابخانەکەی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم تەخەڕوجیان کردووە، خاوەنی یەک شەهادە بوون، ئەوی شەهادەی لا إله إلا الله محەممەد رسول الله. لە کۆمەڵگەیەکی دواکەوتوو، لە کۆمەڵگەیەکی نەخوێندەوارە، لە کۆمەڵگەیە کە کۆمەڵێک عورف و عادەتی نەزانی تایە ڕەگیدا کوتابوو، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێت و ئومێدێکی نوێ بۆ گەنجەکان دروست ئەکاتەوە و گەنج پەروەردە ئەکا و گەنجەکاتە خاوەنی ڕیسالە و بەرنامەکە ئەو گۆڕانکارێک گەورە دروستکەن. ئەگەر لە قورئانی پیرۆزە سەیری ئەو ئاەتەی خوای پەروەردگار کە لە سورەتی ئەڕوم ئاەتی 54 باسی ئەو هێز و توانا و قوتەمان بۆ دەکا کە خوای گەورە بەخشیوێتی بە گەنج
وەکو مەوهیبە و وەکو بەخششێکی خوای سەیری ئەکا. الله الذي خلقكم من ضعف. سەرەتا ئاەتەکە باسی ئەومان بۆکە قۆناغی ژیانی ئینسان سێ قۆناغە. دوانیان قۆناغی لاوازیە، لە نێوانیشانە قۆناغی بەهێزیە کە خوای گەورە ئەفەرمێ خوا ئەو خوایە کە ئێوەی بەدیهێناوە لە سەرەتادا لاوازی مرۆڤ لە سکیدایکە و کاتێک کە دێتە دنیاوە تاماوەی چەند ساڵێک لاوازە، هەم لە ڕووی بیرکردنەوە، لە ڕووی توانای قسەکردن، لە ڕووی هەڵسوکە و لە ڕووی دوورخستنەوەی زەرەر و زیان لە خۆی و بەدەستێنانی قازانجەکان کەسێکی زەعیف و لاوازە، چونکە پێوتێ منداڵ. ثم جعل من بعد ضعف قوة. پاشان خوای پەروەردگار لە دوای ئەم لاوازیە قووەت، لێرە قووە یعنی الشەباب، کەواتە هێز لە گەنجێتیایە. دوای ئەوە خوا فەرمێ قووەت و هێزی پێدەبەخشێ. ثم جعل من بعد قوة ضعفا وشيبا. لە دوای قۆناغی گەنجی، قۆناغی بەهێزی، قۆناغی کارایی، قۆناغی فعالیت لە ئینسانە، قۆناغێکی تریژێتە پێشەوە کە قۆناغی لاوازبوونەوە و پیربوونی ئینسان و بەتەمەنە. يخلق ما يشاء وهو العليم القدير. لەبەر ئەوە تەمەشاکەین لە قورئانی پیرۆزدا کاتێک ستایشی کۆمەڵی خەڵکانێک دەکا کە گۆڕانکاریان کردووە، کە تەحەدای کۆمەڵگەکەی خۆیانیان کردووە، کە تەسلیم نەبوون بە هەموو ئەو واقعی کە لە کۆمەڵگەکەی خۆیان نابووە، بەشێک لەوانە بریتی بوون لە گەنج. ئێمە ئەمڕۆ لە ڕۆژی جومعەداین، لە ڕۆژی جومعەیەکێک لەو سونەتانەی کە سونەتە بخوێندێ پێغەمبەر صلی الله علیه و سلم بە سونەتی دانا و سوورەتی کەهفە. سوورەتی کەهف باسی ئەصحاب الکەهفە هەمومان ئەزانین، یعنی یەکێک لە چیرۆکە بەهێز و کاریگەرەکان لە قورئانی پیرۆزە و لە ناو سوورەتی کەهفە کە چەند قیسە و سەرگوزشتە و بەسەرهاتێکی تایە هەمووی بۆ عیبرەت و پندوەرگرتن. یەکێک لەو چیرۆکە زۆر کاریگەرانە بریتێ لە چیرۆکی هاوڵانی ئەشکەوت. هاوڵانی ئەشکەوت چێ بوون؟ خوای پەروەردگار چۆن وەسفی ئەکا کە ڕوبەڕووی حاکم و زاڵمێکی ستەمکار و خوێن ڕێژ بوونەوە کە خۆیان کردبوو بەخوا لە بەرچاوی خەڵکە و هەموو ماف و ئیمتیازیەکان بۆ خۆیان بڕیاردا بوو گەلەکەیان ئەچەوسانەوە. بەڵام خەڵکانێک بیریان کردەوە ئەمە ڕاست نییە، خەڵکانێک چرای ئیمان لە دڵ و دەروونیانە هەڵگیرسا، ئەم چرایە بووە دایلەمۆی شۆڕشێکی گەورە. شۆڕشێک نەکتەنە بەهین بەڵکو بە هەڵوێست، بە فکر، بە گۆڕانکاری لە تێگەیشتنی خەڵکە توانیان ڕوبەڕووی ئەو زاڵم و ستەمکارە گەورە بنەوە لە سەردەمی خۆیانە. خوا چۆن وەسفێفە ئینەهم فتیەة آمنوا بربهم وزدناهم هدى. ئەوانە کۆمەڵە گەنجێک بوون، کۆمەڵە لاوێک بوون، کۆمەڵە تازە پێگەیشتوویەک بوون کە ڕاستە مەساڵحی مادیان هەبوو، بەڵام نوری ئیمان، چرای ئیمان کە لە دڵ و دەرونی ئینسانێکە داگیرسا ناتوانێت بەڕاستی ڕازی بێ بە هەموو ئەو شتانەکە لە ژیانی خۆیدا دەیبینێ. ئەمە خوای گەورە فەرمێ ئینەهم ئەو ئەصحاب الکهف بوون، فتیە بوون، گەنج بوون، لاو بوون کە توانیان ئەو گۆڕانکاریە گەورە لە ژیانی خۆیان و لە ژیانی کۆمەڵگەکەیانە دروست بکەن. یعنی هەمومان ڕەنگە فلیمەکەیمان بینی بێ، هەر بە قسەکانیان، هەر بە هەڵوێستەکانیان، هەر ئەوەی کە إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض. يعني کاتێک کە هەڵسانەوە زیندووبوونەوە کە خوای پەروەردگار بە پێغەمبەر صلی الله عليه وسلم قم هەڵسەرەوە، کەواتە هەڵسانەوە بەسێک لە سیفەتی گەنج. کاتێک کە ئەکەوێ تەسلیم نابێ، ناڕوخێ، بەڵکو هەڵەستێتەوە، جارێکی تر شۆڕش بەرپا ئەکا، گۆڕانکاری دروست ئەکا، لە قۆناغێکە شکستێنێ پاشەکشێ ئەکا، تەسلیم نابێ و هەڵەستێتەوە جارێکی تر. ئەمانە کۆمەڵێک گەنج بوون. خوای پەروەردگار لە ئاەتێکی تردا لە سوورەی ئەنبیا باسی هەڵوێستی مەردانەی حەزەتی ئیبراهیم عەلە نەبینا و عەلەیهی سەلاممان بۆ دەکا کە ئەویش ڕوبەڕووی ئەو بیر و باوەڕە چەوتەی کۆمەڵگەکەی بوو بۆوە کە بریتی بوو لە بتپەرستی، یعنی لە جیاتی خواپەرستی وحدانیەت کۆمەڵێ بتیاندا تاشی بوو، کردبوویان بە خوای خۆیان، دایان پەرست بە دەوریا دەسوڕانەوە و تەوافیان بە دەورا دەکرد، لێ ئەپاڕانەوە، داوای شتیان لێ ئەکرد، ئومێدیان بەوە دەبەستەوە. خوای گەورە حەزەتی ئیبراهیم دەنێرێت کە گەنجێکە، کاتێک کە ئەچێ ڕوبەڕوویان دەبێتەوە و بتەکانیان دەشکێنێ بۆ ئەوەی پند و عیبرەتێکیان دابدا و با بڵێن پیکەکە چەقشەکە لەسەر شانی بتە گەورەکەیان دائەنێ بۆی کە عەقڵیان بجوڵێنێ، هەست و شعوریان بجوڵێنێ کە ئەم بتانە هیچیان لە بارانیە. کاتێکە یەنەوە تەماشا ئەکەن بتەکانیان هەموو شکێنراوە، هەمووی کەوتون بە ئەرزا و پارچە پارچە بوون. ئەمە کێ وای کردووە؟ ئەفەرمێ چی؟ قالوا من فعل هذا بآلهتنا؟
چێ وای کرد لە خواکانمان بە تعبیری قسەی ئەوان خواکان ئاوا هەمووی کەوتون پارچە پارچە بوون قالوا سمعنا فتى يذكرهم پێشتر دیارە حەزەتی ئیبراهیم هەڵوێستی نواندووە قسەی کردووە ئەم قسانەی گواستراوە بۆ دەیازە بۆیە وتیان ئێمە چەند جارێک لەمە و پێش گوێبیستی گەنجێک بووین کە بەخراپە باسی ئەم بتانەی ئەکرد يذكرهم ینی باسی ئەکردن باسی زەعیفی و لاوازی ئەکردن داوای لە خەڵک ئەکرد کە دوورکەونەوە لەم بتانە ئەم بتانە هیچ سوود و کەڵکێکیان نییە ناتوانن تەنانەت زەرەر لە خۆیان دوور بخەنەوە قەت چۆن ئەتوان قازانج بە ئێوە بگەێنن يقال له ئیبراهیم ئەو گەنجەش ناوی ئیبراهیم بوو کەواتە ئیبراهیم سمبولی ڕوبەڕووبوونەوەی کوفر و بێباوەڕی و بتپەرستی چێ بوو لە قیمە و لوتکەی گەنجایەتی و تەمەنی گەنجایەتیە بوو کەواتە گەنج کاتێک کە لە قورئانی پیرۆزە لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی چەندین جار باسی شەباب کراوە شەبابی پەیامدار تەشجیعی شەباب کراوە کە ئەو گەنجینەی کە خوای گەورە پێی بەخشیوە کە قووەتێکە لە بینی دوو ضعف و لاوازی و بێهێزیە وریا بێ ئەم گەنجینەیە بزانە لە چیا سەرفی ئەکا ئامانجێکی هەبێ چونکە بێگومان سەرنجامی دوا ڕۆژی ئەو ئینسانە بەسراوەتەوە بەو هێزەوە و ئەو هێزەش نیعمەتە مادام نیعمەتە خوای گەورە لێپرسینەوەشی لەسەر ئەکا بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی اغتنم خمسا قبل خمس پێنج شت هەیە خوای گەورە پێت دەبەخشێ بەڵام لێ دەسێنێتەوە بدەوێ نەدەوێ لێ دەسێنێتەوە کۆتایی پێیە لەشتاغیە گەنجیەتیە ماڵ و سەروەت و سامانە تەمەنە هەموو ئەمانە وردە وردە ئەڕوە پێغەمبەر سەڵ لە یەکێک لەوانەیە فەرمێکی شەبابەکە قبل هەڕەمێک ئاگات لە گەنجی بێ اغتینام یعنی ئەمە هەلە فرسەتە ئەم فرسەتە لە دەستت چوودا جارێکی تر ناگەڕێتەوە جارێکی تر تۆ هەموو دنیا پیاوێکی پیر بێنە ئەگەر هەموو سەروەت و سامانی دنیا هی ئەو بێ بیدا ناتوانێت ساڵێک گەنجێتی بۆ خۆی بگەڕێتەوە بۆیە یەکێک لە شاعیر عەرەبەکان ئەڵێ لەیتە الشەبابە بووع فەشتەڕەیتو خۆزگایە گەنجێتی شتێک بوایە کاڵایەک بوایە بە پارە بکڕایە تا منش بمکڕێ بەڵام ئایا ئەکڕێ نەخێر بۆیە پێغەمبەر سەڵ فەرمووی گەنجێتی و لاوێتیتان بە هەلو و فرسەت بزان لە چیا سەرفی ئەکەن چونکە دوای گەنجی چی دێ هەڕەم کامڵبوون و پیری و بێهێزی و لاوازی دێ لەبارەی تەمەنی ئینسانەوە یەکێک لەو تەمەن هەمووی بۆ خۆی نیعمەتە بەڵام لەناو ئەم نیعمەتە بەشێکی گەورەترە کە بریتێ لە تەمەنی گەنجێتی بۆیە ئینسان پێغەمبەر سەڵ فەرمێ لا تزول قدم عبد حتى يسأل عن أربع لە ڕۆژی قیامەتە قاچی هیچ بەندەیە ناجوڵێەوە ڕێگەی ڕۆشتنی پێ نادرێ هەتا چوار پرسیاری لێ نەکرێ لەبارەی چوار نیعمەتەوە لێپرسینەوە محاسبەی ئەکرێ و پرسیاری لێ ئەکرێت چیت لەم نیعمەتانە کرد یەکەمیان تەمەنە بە گشتی چکە تەمەن بۆ خۆی نیعمەتێکە تۆ ئەتوانی بەو تەمەنە بەهەشت بکڕی یعنی تەمەن إن الله اشترى خوالد أكره عن عمره فيما أفناه تمن لشيدا تاي بردو وسرفي كردو دوام يعني فرمي وعن شبابه فيما أبلاه يعني جنجتي كواتا لناو تمنا قناغي كيك قناغي لاويتي قناغي جنجتيا لێپرسینەوەی لەسەرە کەواتەمە کاکڵی تەمەنەکەی لە تەمەنەکە مهمتر و بەبایەخترە بەدڵنیاییەوە چونکە وتمان تەمەنەکە سێ قۆناغی لاوازیە ئەوە محاسبەی لەسەر نییە قۆناغی پیریشە لاوازیە و خوای گەورە ڕوخسەتی زۆری بۆ داناوە لە پیریە وانە لە قورئانە چەندین جار لەیس عەلە المەریض حەرەج ئینسان کەوتە تەمەنەوە شەیخ و خێ و هێز و توانایی نامێنێت ڕوخسەتی زۆر داوە خوای گەورە کەواتە ئەوەی کە ئەمێنێتەوە قەدر و قیمەتێکی هەیە کوردیش جوان ناوی ناوە گەنج چۆن گەنجینەیەک ئەدۆزیتەوە لە شوێنێکە کە تۆ ڕێد لێکەوتووە ئەم گەنجینەیە لە چیا سەرفیەکەی گەنج بریتە لە قۆناغی کە گەنجینەیەکە بەهرەیەکە کە ئەتوانی زۆر شتی تیا بکەی ئەگەر سەیری عولەما و زانایانی ئیسلامکەی زۆربەی زۆریان ئەوانەی کە داهێنانی گەورەیان کردووە ئەوانەی کە ئیجتیهادی گەورەیان کردووە بوونم بۆ مجتەهیدی گەورە هەر لە سەردەمی زۆر لە ئیمامی نەوەوی بیگرە لە ئیمامی شافعیەوە بیگرە لە غەزالیەوە بیگرە لە بەشێک لە زۆرێک لە سەحابەکانی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بیگرە تەنانەت خودی پێغەمبەری خوا هەموو تەمەنی 63 ساڵ بووە
يعني نەکەوتۆتە تەمەنێکی وا پیری کە ئیتر بێهێز و لاواز بێ ئەو عولەما و زانایان گەورانە تەماشاکە زۆربیان گەنج بوون 39 ساڵ ژیاوە ینی بە ساڵی قەمەریش چلەکەی تەواو کردووە لەبەر ئەوە تەماشاکەی کەواتە گەنج ئەبێ خاوەنی ئەم هێز و توانایە بێ هەرگیز نابێ ناومێت بێت لە حوچینەکەی ژێر سێبەری عەرشی خوا ژەر گەنجێکە کە لە عیبادەت و پەرستشی خۆیان گەورە بوو ڕاستە ئەوەش تەشجیع و هاندانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بۆ ئەوەی کە ئەم قۆناغە لە ژیان تا قۆناغی دروستکردنی خۆتە زۆر باشە مامۆستا بەدەر لە پێغەمبەرانی خوا سەلامی خۆیان لەسەر بێ و هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم سەردەمەدا ئێمە کە 1400 و ئەوەندە ساڵە لە کۆتا پەیام کە پێغەمبەری پێشەوای ئیسلام بۆ دوورکەوتوینەتەوە چۆن ئیسلام و بەرنامەی خوایی گەنجمان بۆ پەیامدارەکەن گەنجمان بۆ ئامانجدارەکەن گەنجێکەوە هیچ هەلێکی ژیان و کارکردن و خۆشگوزەرانی بۆ ناتێتەوە بەردەم بەڵام چۆن وای لێەکەن پەیامدارانە و ئامانجدارانە بشین بێگومان پەیامی ئیسلام پەیامی دروستکردنی ئینسانە هەر بۆیە کارەکەیش قورسە هەر بۆیە ئەوەی کە وەکوڵی تۆ مسلمان لە ماوەیەکی زۆرە بنیاتی ئەنێ کە سایەتی ڕەنگە ئەوانەی کە ئیشیان تێکدانی ئینسانە تێکدانی کۆمەڵگەیە تێکدانی خێزانە لەبەرەوەی هەدم و تێکدان کارێکی ئاسانە زۆر بە ئاسانی ئیشەکەیان سەرەگرێ کۆمەڵگە تێگەیەن ئیش لە ئەهلی ئیسلاح و چاکەخوازان تێگەیەن بۆچی چونکە ئەهلی ئیسلاح ئەهلی ئیمان و پێغەمبەران عەلەیهیم الصەلاة وەسەلام و ئەوانەی شوێن هەنگاوەکانی پێغەمبەران ئەکەون ئیشیان بریتە لە بنیاتنان لە دروستکردن ئەوەی کە ئیسلام لە ڕێگەی چەند شتێکەوە گەنج دروستەکە یەکەم دروستکردنی عەقیدە بە دروستکردنی ئیمان لە دڵ و دەرونی ئینسانە چونکە دایلەمەوەی ئینسان جەستە و لاشە نییە ڕەنگە هەموو یەکێک لە ئێمە خەڵکانێکی خاوەن پێداویستی تایبەتی دیبێ کە لە ڕووی جەستەوە زۆر زەعیف و لاوازە بەڵام لە ڕووی دڵ و معنەویاتەوە بەهێزە توانیوێتی زۆر داهێنانی گەورە شێخ ئەحمەد یاسین بەڕەحمەت بێ یعنی تەماشاکی کابرایە تەنها سەری ئەجوڵا کەواتە ئینسان جەستە نییە ئینسان بریتە لە معنەویات و لە ڕۆح ئەم ڕۆحە کە گەورە بوو ئەم ڕۆحە کە گەنج و گۆڕانکاری گەورە دروستەکە بۆیە پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام یەکەم شت کە دروستی ئەکا بریتە لە چی؟ دروستکردنی ئیمان چۆ گۆڕانکاری لە فکر و لە دڵ و لە هەستی ئینسانە دروست بوو لە تێگەیشتنت لە حەیات ئەم ئینسانە بەهۆی تێگەیشتن لە حەیاتەوە یا ئەبێتە کەشتێکی دەهری یا کەسێکی بێبەرنامە لە ژیانە یا ئەبێتە کەسێکی خاوەن ڕیسالە چی ئیمان بە عەقیدە و بیر و باوەڕ ئەم ئینسانە دروست ئەکا پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام لە 23 ساڵی پێغەمبەرایەتیدا زۆربەی کە 13 ساڵە خەریکی چی بوو؟ خەریکی دروستکردن بوو بنیاتنانی عەقیدە و بیر و باوەڕ و شەخسیەت و متمانە بەخۆبوون و ئەمەی کە ئەم گەنجە وا نەزانێت کە ئیتر هیچی پێ ناکرێ کەمترین عیبادەتیشی تیا بۆ بە دڵنیاییەوە کەواتە دروستکردنی ئینسانێک کە خاوەن عەقیدە و تێگەیشتنێکی باش بێ بۆ ژیان هەست بە لەگەڵ ئەوەیە کە خوایەک هەیە دروستی کردووە لەگەڵ ئەم خوایە بژی لەگەڵ ئەم خوایە گفت و گۆ بکە لەگەڵ ئەم خوایە وەکو بڵێ مناجاتی هەبێ ئەم ئینسانە گەورە ئەبێ ڕۆحیەتی ئەم ئینسانە گەورە ئەبێ یعنی تەماشاکە ئەو کەسانەی کە ئاوا ئیمانێکی بەهێز و لاوازیان بووە تەنانەت سجنیشیان بە خەڵوەت زانیوە وەکو حەزرەتی یوسف سەلامی خوای لەسەر بێ لە ناو زیندانیشە ڕیسالی بوونی خۆیانیان ون نەکردووە خاوەنی ڕیسالە بوون ئیتر لە کۆشکایە یان لە ناو زیندانە حەزرەتی یوسف گەنجێکە پەیامی خۆی ون ناکە ڕیسالەتی خۆی ون ناکە بۆچی چونکە خاوەنی عەقیدە و پەیام و ڕیسالە و بەرنامەیەکە ئەیەوێ ئیش بکە لەناو کۆمەڵگەیە زۆر خەڵکی تریش هەبووە ئاوا زیندانەکان بوون بە قوتابخانە بۆ پێیاگەیاندنی بۆیە ئیسلام و پێغەمبەر صلی الله عليه وسلم بە گۆڕانکاری تێگەیشتنی ئینسان لە ژیانە ئینسانی دروست کردووە ڕەنگە هەمومان ئەو سەرگوزشتە و قیسەی کە لە صحیحی حەدیسەکانە هاتووە کە لەبەر چاومان بێ کە گەنجێک یەتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای ئەوەی لێ ئەکا ئیزنی با بۆ ئەوەی زینا بکە پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام لێی تووڕە نابێ وەکو بڵێ ڕوبەڕووی نابێتەوە نایشکێنێ دەری ناکاتە دەرەوە بەڵکو ئەمە ئەزانێت تێگەیشتنی ئەم گەنجە وایە بۆ تێرکردنی ئارەزوەکانی هەموو شتێک ئەبێ ڕێگە پێدراو بێ پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم بیرکردنەوەی ئەگۆڕێ ئەڵێ تۆ ڕازی بەوەی کە لەگەڵ دایکتا لەگەڵ خوشترا لەگەڵ پورتا بکرێ دیارە ئەو نەخێت ئەو ئافرەتەی کە تۆ ئەدەوێ زینای لەگەڵا بکە یا دایکی خەڵکە یا پوری خەڵکە یا خوشکی خەڵکە ئەوانش پێ کاتێک کە گۆڕانکاری
و ئەنجا دەستە کاتە سەر سینە و سنگی کوڕە گەنجەکە و دوعای خێری بۆکە گەنجەکە فەرمێ لە دوای ئەوە پێش ئەوە خۆشەویستترین شت بەلامەوە زینا بوو لە دوای ئەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم تێگەیشتنی ڕاست کردەوە دوو کۆمەڵە دوعای خێری بۆ کرد فەرمووی بێزراوترین شت لە ژیانی مندا بریتی بوو لە فاحشە و لە خراپە لەبەرەوە ئیسلام پەیامێکە ئینسان دروستەکە لە کۆمەڵگە مسلمانەکانە سەیریکە ئەو گەنجانەی کە ڕیسالین پەیامدارن یعنی تەمەشاکەی سوپاس بۆ خی گەورە لە قوتابخانەکانیشە سەرکەوتون لە زانکۆکانە سەرکەوتون لە کاتێکە خەڵ گەنج نائومێدە و خۆی ئەکوژێ ئەوان ئومێد ئەبەخشنەوە بۆچی چونکە ئەم گەنجە ئیمانێک لە دڵ و دەرونیا هەیە ئەی جوڵێنێ محرکێک هەیە کە ئەو محرکە محرکی ئیمانە و محرکی هاندانە چونکە تەمەشا قورئان کە لەگەڵ ئیمانەکە وەقول اعملوا لە دوای ئیمان ئەفەرمێ وەقول اعملوا الذين آمنوا وعملوا الصالحات كواتا هۆکاری دووەمی دروستکردنی ئینسان لە ئیسلامە و لە قوتابخانەکەی پێغەمبەرانە عەلەیهیم الصەلاة وەسەلام بریتیە لە تەشجیع و هاندان بۆ ئیشکردن نەک بۆ دانیشتن بە پێچەوانەی ئەوەی ئەمڕۆکە ئێمە بەداخەوە تێ ئەگەین قورئان هاتووە لە دوای ئیمان ئەفەرمێ ئەو ئیمانە ئیمانێکی کاریگەرە کە ئینتاجی هەبێ کە ئیبداعی هەبێ کە داهێنانی هەبێ کە گۆڕانکاری بکە لە ژیانە کە ئیضافەیەکی بۆ ژیانی هەبێ من استوى يومه فهو مغبون ئیمان ئەوە تێگەێنە نابێ دوو ڕۆژت وەکو یەک وابێ ئەبێ فەرقێکت کرد بێ ئەبێ هەنگاوێکت نابێ ئەبێ خزمەتێکت کرد بێ جیاواز فإذا فرغت فانصب لەم ئیشە بوویتەوە قورئان وا ئینسان پەروەردە ئەکا وا پێغەمبەری خوا پەروەردەکە عەلەیهی الصەلاة وەسەلام لەم ئیشە بوویتەوە نابێ بڵێ ئیسلاحەتێکەکەمە بێ دەست بە ئیشێکی ترکەی یعنی تەمەشا ئەم گەنجە کاتێک بەم پەیام و ڕیسالە پەروەردە ئەبێ بێ چ گەنجێکی لێ دەرچێ گۆڕانکاری خاوەنی ڕیسالە و دروستیەکە بەڕاستی زۆر باش مامۆستا لە ئێستادا یەئس و نائومێدی بە جۆرێک لە جۆرەکان ڕەشببینی و حتا ئاڵۆزبوونی دەرونی گەنجێکێکە لەو هەڕەشە و مەترسیانەی کە گەنجی ئێمە تی کەوتووە ینی کە بیرەکاتەوە تەمەنی گەشتۆتە 32-33 ساڵ هێشتا ژنی نێناوە هێشتا خاوەنی ئیشی خۆی نییە هێشتا خانوویەکی نیەتیایە بژی هێشتا هاوشێوەی گەنجانێکی دیکە ناتوانێت مەبەستمەوەیە ئیسلام چۆن هەوڵی چارەسەرکردنی ئەم یەئس و نائومێدیەدا ئایا گەنج تەنها بە پێدراوە مادیەکان و بە خۆشگوزاریەوە ئەتوانێت گەنج بێ و ئەتوانێت مرۆڤ بێ ئەتوانێت پەیامدار بێیان بوونە دەیان کەسمان هەیە لە زیندانی شابوون و توانی شاهد لەم سەردەمەی خۆمان ئەبا ئێمە نەچینەوە بۆنە سەیری سەید قوتب کە سەیری کاک ئەحمەدی مفتی زادەکانی دەیان سەدان زانا و کەڵەمێردی ئەم ئومەتەمان هەیە لەم لە سەردەمەدا زیندانیان کردوتە قوتابخانە و هیچ پێدراوێکی مادیشیان نەبووە ئایا مەبەستمەوەیە هەلی کار و خۆشگوزەرانی و پێداویستی مادیەکان و سەیارە و ژن و خانوو ئەمانە ئەبنە هۆکاری ئەوەی کەوا گەنجی ئێمە ئەبێ یەئس و نائومێد و بێ بەرنامە و بێ پلان و بێ ئامانج بسوڕێتەوە بژی بەڵێ پندێکی کوردی هەیە ئەڵێ وریا بینەوە دوژمنی بێدەنگ خەتەریان زۆرە تا دوژمنی جەنگ گەنج ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردەواریە ئەم دوژمنە بێدەنگەی هەیە ئەم دوژمنە بێدەنگە کۆمەڵە دوژمنی بێدەنگ کە من ڕەسی هەرەمی دوژمنایەتەکەی لەگەڵ گەنجە دای ئەنێم بە ئیلحاد و بێباوەڕی ئیلحاد یعنی بێ ئامانجکردنی ئینسان ئیلحاد یعنی ئەوەی کە ئەم ئینسانە هیچ نییە لەم ژیانەیە یعنی لێوە کۆمەڵێک بەرنامە و کۆمەڵێک ئاستەنگ و کۆمەڵێک مەترسی لەبەردەم گەنجا دروستەکەن یەکێک لەو مەترسیانە بریتێ لە بێهیواکردن ئەگەر تەواوکردنی لایەنی مادی بریتی بێ لە تەواوی خۆشگوزەرانی گەنج ئەبێ ڕێژەی خۆکوشتن لە ئەوروپا سفر بێ ئەبێ ڕێژەی خۆکوشتن و نائومێدبوون و نەخۆشیە نەفسیەکان و ئینهیارکردنی شخصیەت بە تایبەت لە وڵاتانەی کە ئیتر لە هەزاران ساڵە شەڕیان نەبووە لەو پەڕی خۆشگوزەرانیان بەڵام تەمەشاکەی بە پێی ڕێژەی خۆکوشتن ڕێژەی نائومێدی ڕێژەی دروستبوونی هەڵوەسانەوەی خێزان کە ئابە و بێتاقەتی ئینعیزال و دابڕان لە کۆمەڵگە لە زیادبوونن کەواتە ئەمە ڕاستە لایەنی مادی و هەلی کار و ئەمانە بەشێکن لە حیاتی ئینسان و ئینسان ناتوانێت ئیستیغنای لێ بکە و بڵێ احتیاجم پێی نییە بەڵام ئەمەی کە ئەمە ببێ بە هەموو شتێک نییە یەکێک لە لەمپەرەکانی بەردەمی گەنج ئەوەیە بریتێ لە نائومێدکردن ئەو ئینسان تووشی ئینهیارەکە ئەی ڕوخێنێ یعنی هەموو هێز و تاقە و تواناکانی ئینسان سفرەکاتەوە بۆیە
ئەم نائومێدکردنەوەکو چۆن ئیمان ئەمەل بە ئینسانە بەخشێ هیوا بە ئینسانە بەخشێ بێ ئیمانی بێ ئیمانکردنی خەڵک مجتەماع ئەو بەرنامە گڵاوەی کە ئەمڕۆ هەمومان هەستی پێ ئەەکەین لە کۆمەڵگەی مسلمانەکانە زەمینە ساز ئەکرێ بۆ ئەوەی گەنج بەرە و بێ ئیمانی و بەرە و دەهریبوون و بەرە و بێ ئامانجی و بەرە و ئیلحاد و بێباوەڕی هەنگاو هەڵبگرێ زەمینە ساز ئەکرێ هۆکار ساز ئەکرێ هەمووی بۆ بێ ئامانجکردنی ئەم گەنجەیە لە ژیانە. ئیتر ڕێگەکانی تریش لە کاتێک ئەم گەنجە بێ ئومێد بوو ڕوئەکاتە مەی خواردنەوە ڕوئەکاتە مادە هۆشبەرەکان ڕوئەکاتە کافتریا و نێرگەرەکان ڕوئەکاتە ئەو شتانەی کە تۆزێک ئەم ئینسانە لە هۆش خۆیە بات و عقلی لەسەر خۆی نامێت و بێ ئاگای ئەکا لەم ژیانە بۆ ئەوەی تۆزێک لەو معاناتە ڕۆحی تێکشکانە ڕۆحیەی ڕزگاری ببێ. کەواتە ئەمە بەڕاستی مەترسیەکی گەورەیە لە بەردەم گەنجە کە ئەگەر وریانە بین بەڕاستی زۆرێک لە گەنجەکانمان لە زانکۆ پەیمانگاکانە ئەتی کاتێ وازانێ دنیا هەر ئەوەیە کە تۆ تەعین بیت و هەلی کار هەل لەوایە و باشە خۆ یعنی ئینسان ئەبێت تەوەکول بەخوا و ئیمانبوون و بە ڕەزاقیەتی خوا و خۆ باو باپیرانی ئێمە کەسی هیچی لە دایرەیە نەبوون و تەعین نەبوون و ئێستش لە ئەوروپا وایە و لە وڵاتی ئێمە ئاوایە. یعنی ئەو خەڵکە هەر ژیاوە و خوای پەروەردگار هەلی کاری بۆ هێناوەتە پێش و ژیان بەردەوام بووە ڕەنگە خۆشتریش بوو پێشتر لە ڕووی معنوی لە ڕووی ڕۆحی و ئینسانەکان لە ڕووی جەستەییەوە ماندوو بوون بەڵام لە ڕووەکانی ترەوە ئاسوودە و بەختەوەر بوون. بۆیە یعنی گەنج جاری وا هەیە کاتێک کە ئەچێ وای لێ کراوە ئەچێ بۆ خوازبێنی ئافرەتێک کە نایدەنێتە تاو بێهیوا بێ لە دوای ئەچێت پەنا بۆ چیە بە پەنا بۆ یا ئەچێ هەڕەشەکە یا ئەچێ مەسەلا زەرەر بە خۆی گەێنێ یا خۆی ئینتیحارەکە ئەڵێ چووی بۆ خوازبێنی کچێ بخوازی ئەگەر پێیان دای بە خۆت نەنازی ئەگەر نەیاندا مەڵێ دۆڕاوم خوازبێنی وایە گلێنەی چاوم کردواوتێن یعنی تۆ ئەبێ ئەم گەنجە وا تێبگەێنی ئیتر معنای وانی ئەگەر ئەم کچیان نەدا بە تۆ دنیا ڕووخاوە یا ئەگەر لە قۆناغێکی زانکۆیە قۆناغی پەیمانگایە قۆناغی قوتابخانەیە بە حەزی خۆی دەرەجە و هینی نێنا ئیتری نیارەکە چێتە سوچێکەوە بۆ تووشی نائومێدی ئەبێ یا ئەم حاڵەتانە ئەبێ گەنج زۆر وریا بێ. ئەوەی کە ئینسان ڕزگارەکە ئەو حاڵەتە معنەوی هێزەیەکە ئەتوانێت ئینسانی گەنج وا لێ بکە کە بەدیل بدۆزێتەوە. یعنی ئەمە زۆر مهمە. گەنج یەک اختیاری نەبێ کۆمەڵی اختیاری لەبەردەستا بێ کۆمەڵی بەدیل ئەمەە ئەوەنە ئەوی تر ئەم هەنگاوانە ئەوی تر ئەم کاسبێنە ئەوی تر یعنی ئەم بوونی بەدیل لە ژیانە و ئەکاو ئینسانە لە نائومێدی و لێ ئەسو لە بێتاقەتی و لە دابڕان لە کۆمەڵگە دوور بکەوێتەوە. زۆر باش مامۆستا زۆر جار ئەگەر بڕۆی لە 90 ئەو گەنجانەی کە بەڕاستی بوونەتە قوربانی ویستی کۆمەڵێ دەسەڵاتداری بێبەزەی هەر لە بازرگانانی تلیاک و مادەوەشبەرەکان و نێرگەلە و جگەرە و زۆر شتی دیکە لە 90دیان لەوە چێ بڵێ خەفەتمانێ لە کاتێکە ئەم گەنجە نەبەر پرسیارەتی و ئەرکی قورسی خێزانی کەوتەتە سەر نەمناڵی نەخۆشیە نە قەرزارە بۆ نمونە نا زۆر جار شۆڕش و حیزبەکەی هەرەسیە ناوانی نازانی خەفەتەکەی چییە. با من بپرسم چارەسەری ئەم ڕەوشە چییە کە یان بۆ من هۆکار چییە کە گەنجگەلێکی زۆری ئێمە شەوانە تا درەنگێ لە کافتریا و نێرگەلەخانەکانە کاتی خۆیان بەسەرە بن و دوایش بە ماندوێتی و بە دەروونێکی ئاڵۆزەوە ئەگەر جگەرە و نێرگەلی خوادێ بۆی دەرونی یاران بێتەوە سەرنجام هەر بە دەروونێکی ئاڵۆزەوە گەڕێتەوە ماڵە و لە ژێ بەتانەکە خەوێت تا سبەینی وەڕۆ دایک و باوکیشی نابێنێ و سبەی نەژەرە چێتەوە وەکۆڵێ هەمان خاڵی سفر و دەست پێکاتەوە. خۆی گەرسەیدی بەردەم ئەو مەترسیانە بکەی کە لە بەردەمی گەنجایە بۆ ئەوی کە بینەری بەڕێز بزانێ یا مەسەلە هەندێک دایک و باوک بزان ئەو مەترسیانە چین لە بەردەمی گەنجاوە هۆکارەکانی توشبوون بەمانە چین وەکووتم لە هەڕەمی مەترسیەکان بریتێ لە ئیلحاد و بێباوەڕکردنی گەنج. ئەمە لەسەرەوەی دوای ئەوە کە یەتە سەر مەسئلەی توشبوون بە خراپە و زیناکردن خواپەنامان بکە ئەمڕۆ ڕێگەی زۆر بۆ ئاسان کراوە. لە دوای ئەوە
یەکێکی تر لە لەمپەر و مەترسیەکانی بەردەم گەنج بریتە لە سیرکردنی ئەو فلیمە خراپانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیان لە تیڤیەکانیان لە مۆبایلەکەیدا هەیە. هەروەها یەکێکی تر لە مەترسیەکە بریتە لە مەی خواردنەوە کە ئەمەش وەکو بڵێ کار ئاسانێکی لە ڕادە بەدەری بۆ کراوە بەداخەوە لە وڵاتی ئێمەیە، ینی لە وڵاتانە سنووری هەیە ئەو لە ڕووی تەمەنەوە و لە ڕووی ڕێژەوە و لە سعرێکی زۆرایە بۆ ئەوەی کە هەموو کەسێ دەستی پێی نەگا، بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەیە کە وڵاتێکی مسلمان نشینین کە ئەمەش بەڕاستی ئەرکی پەرلەمانە، ئەرکی حکوومەتە، ئەرکی لایەنە پەیوەندیدارەکانە کە سنوورێک بۆ دانێن لە چه وڵاتێکە تۆ بینیوتە لەسەر جادەی شەستێکە و لە شوێنە عامەکان و لە شوێنە گشتیەکانە کە هەمووی مەترسیتایە. تۆ لەولاوە یاسادا ئەنەی ئەڵێ ئەگەر کەسێک ڕێژەی ئەوەی مەی خواردبەوە نابێت شۆفێری بکە، بەڵام خۆ بە بەرچاوی خۆتۆ دیارە سیاقەکە لەسەر شۆستەکە وەستا و خەریکی مەی خواردنەوە خۆ دوای ئەوە سیارەکە نایە بە کۆڵاوی بیباتەوە بۆ ماڵەوە، هەر سیارەکە لێ ئەخڕێ. بەس تۆ لەولاوە احتیمامی پێ نادەی، گرنگی پێ نادەی، لێپرسینەوەی لێ ناکەی، یعنی کار ئاسانی لە ڕووی سعرەوە لە سعرێکی زۆر گومرکی لەسەر نییە، ڕێژەیەکی گومرکی کەمی لەسەرا، یا ئەگەر مناڵێکیش بچێ ینی زۆر بە ئاسایی پێی ئەفرۆشرێ. ینی ئەمە مەی خواردنەوەیەکی ترە لە مەترسیە گەورەکان کە مادە هۆشبەرەکانە، مەترسێکی زۆر مەترسیدارە، ینی وڵاتان گیریان خواردۆ بەدەستیەوە. ئێمە ئەتوانین لە ڕێگەی دروستکردنەوەی وەکو بڵێ تۆڕێکی چاکسازی کۆمەڵایەتی کە هەموو هەم دەستگای ئیعلامیەکان و هەم مزگەوت و شوێنە ئاینیەکان و هەم ڕێکخراوە پەروەردەیەکان دەوری تیا ببینن، تۆڕێک دروستکەن وەکو تۆڕێکی فەساد هەیە، تۆڕێکی ئیسلاحیش لە بەرامبەریا هەبێ. مادە هۆشبەرەکان خەتەرێکی گەورن لەسەر گەنج، لەسەر دوا ڕۆژی گەنجەکانمان کە ئەزانم لایەنە پەیوەندیدارەکانی هۆشیاریان داوە کە ڕۆژ بۆ ڕۆژ لە ڕێژەی زیادبوونان. وەکووتم ئەمە دوژمنە بێدەنگەکەیە. ئێمە ناحەزەکانمان، دوژمنەکانمان، دوژمنانی کورد نەیانتوانێت لە ڕووی جەنگەوە سەرکەون بەسەرمانە، نەیانتوانی هەر ئەوان بەڕاستی دۆڕان هەمویان وان نەبوو درانە مەحکەمە و دوجار کورد هەر سەرکەوە الحەمدولیلا. کەواتە زۆر جار تۆ لە جەنگێکە ئایبیتەوە، بەڵام لەولاوە ئەوەی کە لە جەنگەکەیان بەدەست دێناوە ئەی دۆڕێنی ئەگەر وریان خۆ نەبی. ئەمڕۆ ئێمە ئەو دوژمنە بێدەنگە ڕوبەڕوومان بۆتەوە، ئەگەر وریان نەبین ئەوەی کە لە جەنگا بەدەستمانێناوە لەم جەنگە بێدەنگەیە گەنجەکانمان، چکە تۆ خاکت بۆچی ئەگەر گەنجت نەبێت لەسەری بژی؟ خاکت بۆ چییە؟ دەوڵەتت بۆ چییە ئەگەر خەڵکێکی پەیامدار و خەڵکێکەوە لەو کۆمەلگایە بژی و چاکە بکە و خێزان دروستکە و کۆمەلگە بەرپا بکە و کۆمەلگە بەرەو گەشەبەرێ؟ خاکم بۆ چییە؟ وڵاتم بۆ چییە؟ دەوڵەتم بۆ چییە؟ پەرلەمانم بۆ چییە؟ پەرلەمان و حکوومەت و دەسەڵات و جوغرافیا و ئاڵا و هەمووی بۆ چییە؟ بۆ خزمەتی ئینسانە. کاتێک ئەم ئینسانە دۆڕا، ئەم ئینسانە شکستی هێنا، ئەم ئینسانە توایەوە لە ناو سەقافەت و ڕۆشنبیری گەلانی ترا، ئەم ئینسانە شانازی بە مێژوو بە کولتور و بە ئاین و بە جوانەکانی خۆیەوە نەکرد، ئیتر معنای وایە ئەو خاکە کۆتایی پێ هاتووە. لەبەرەوە ئەنجان مەسئلەی نێرگەلە و جگەرە و ئەو هەموو شوێنە کراوەتەوە کە بەشێکیش هەمووان نەزانین کە ڕێژەیەک لەو بەکارهێنانی ئەوانەی بۆ ئەوەی کە ئالوودە بن مادە هۆشبەرەکانیش ئەکەنە ناوێەوە. تۆڕە کۆمەڵایەکان و مۆبایل و ئەمانەش مەترسێکی ترە لەسەر گەنجەکان کە لە هەموو وڵاتێکا سانسۆرێک هەیە، نظامێک هەیە، بەڵام بەداخەو لە وڵاتانی شەرقی ئەوسەتا ئەوەش نییە. کۆچکردنی گەنجان، کەمبوونەوەی ژنهێنان و شوکردن، توندڕەوی، ئەمانە هەمووی مەترسین لە بەردەمی گەنجە لە ناویشیانە بێهومێدوکردن. بە ڕەئی بەندە ئەو هۆکارانەی کە وا ئەکەن کە ئەم مەترسیانە لە بەردەمی گەنجا قوت بێتەوە و کۆمەلگە ئەرکی چییە؟ یەکێک لەو هۆکارانە بریتە لە نەبوون و لاوازکردنی پەروەردەی ئاینی. ئەمە زۆر زۆر بەداخەوە ڕەنگە ئێستا هەستێک کرابێ، بەڵام هێشتا لە ئاستی پێویستدا نییە. کاک رازەمومان نەزانین لە نەوەدەکانە یعنی گەنج لە مزگەوتەکانە جیلێکی جوان خزمەت گوزار هاوڵاتێکی باش کە دوور بوو لە تاوان، دوور بوو لە تلیاک، دوور بوو لە مەی خواردن دروست بوون، بۆ چونکە مەجال ئەدرا لە مزگەوتەکانە ڕیسالەی مزگەوت. کاک ڕێز لە ئەوروپایە لە کەنیسەکانە وەختی حکومەت یارمەتی کەنیسەیە ئەبێ ئەم کەنیسەیە لە هەندێک لە وڵاتەکانە ساڵانە راپۆرتی خۆی پێشکەشکا بە حکومەت، بڵێ من لە مقابلی ئەم یارمەتی کە تۆ داوتە بەم کەنیسەیە لە مودەی ئەم ساڵەیە 100 گەنجمان لە تلیاک گەڕاندۆتەوە.
لە خراپەی گەڕاومانتەوە ها یعنی لێرە بەداخەوە مزگەوت داخەن و لەبەرەوە ئەجا لە قوتابخانەکانە پەروەردەی ئاینی هەتا لە ماوەی پێشوە خەریک بوو پەروەردەی ئاینی بگۆڕن بە مێژووی ئاینەکان ئیتر نازانم ئەم کەسە ئاگای لە مجتەماع نییە یان هەر بە بەرنامەڕێژی ئەمە ئەکەن دروست لاوازکردنی پێگەی ئاین پەروەردەی ئاینی حکومەت زەرەری لێ ئەکا پەرلەمان زەرری لێ ئەکا ئاسایش زەرەری لێ ئەکا پۆلیس زەرەری لێ ئەکا چونکە ئەگەر تۆ گەنجێکی دوور لە تاوان لەگەڵ ڕێزمە دوور دەست نەبا بۆ ماڵی خەڵک زیینەکە گەنجێک هاوڵاتێکی باش ئێتر تۆ حکومەتیش ئیسراحەتەکە بەڵام ئەگەر تەمەشاکەی ئەمڕۆ بە سەدان ملیۆن دینار و دۆلار سەرفەکرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی بۆ ڕوبەڕووبوونەوەی تلیاک و مادە هۆشبەرەکان بۆ ڕوبەڕووی چی یعنی تۆ لە ئەمان کاتە هێزێکی معنەوی هەیە کە ئەتوانێ خەڵک ئاراستەکە گەنجەکان پەروەردەکە ئەمە لە قوتابخانە و لە سەرەتایی و لە ڕەوزۆ ئەبێت کاتێک گەنج لە دەست چوو کاتێک تووشی تلیاک بوو نەک دینەکەی خۆی خێزان و عایلە و مێژووی وڵاتەکەی خۆشی ئەفرۆشی ئامادەی بیفرۆشێ لەبەرەوە لاوازکردنی ڕۆڵی مامۆستای ئاینی تەنها لە پێشنوێژیکردنێک و لە وەکو بڵێ لە وتارێکی هەینێ ئەویش بەم هەموو سنووردارکردنەوە ئەمەش بۆ خۆی خراپە لاوازکردنی پەروەردەی ئاینی لە قوتابخانەکانە تەنانەت جاری وا هەیە کەسێک کە دەرسوانەی ئاینەڵێتەوە خۆی هیچ ئیلتیزاماتێکی نییە ئایامە چ کاریگەریەکی بەسەر قوتابیا هەیە هینی نابێ هۆکارێکی تر هاوڵی خراپە ئەمڕۆ هاوڵی خراپ تەنها ئەو هاوڵانیە کە لەگەڵ قوتابیەکانمانە لەگەڵ گەنجەکانمانە لەگەڵ کوروکچەکانمانە ئەچێ بۆ قوتابخانە و زانکۆ پەیمانگایەتەوە ئەمڕۆ فەیسبووکەوەتە هاوڵێکی بەردەوامی گەنجەکان کەواتە هاوڵی خراپ یەکێکی ترە لەو هۆکارانەی کە گەنج تووشی مەترسی ئەکا بۆیە پێغەمبەری ئیسلامیش عەلەیهی سەڵات وەسەلام ئەم مەترسی بەیان کردووە ڕوونی کردوێتەوە فەرمێ المرء على دين خليله فلينظر أحدكم إلى من يخالل يعني هم إنسان وردە کاریگەری لەسەر دروستەکە ئەم گەنجە ئەم هاوڵەکە 6 سەعات بەیەکەون 4 سەعات بەیەکەون لە قوتابخانەیە ڕەنگە ئەوە لەگەڵ دایک و باوکەکەیان نەبێ یەتە ماڵەوە ڕەنگە لەسەر سفرە و خوانێک گەر ئەویش دابنیشن بەیەکەوە دوجار ئەو لە ژووری خۆی خەریکی سعیکردنە ئەوەی زۆرتر لەگەڵ یا هەڵسوکەوتەکە بریتێ لە هاوڵەکەی زۆرتر قسە و گفتوگۆی لەگەڵاکە هاوڵەکەیەتی بۆیە ئینسان لەسەر دینی هاوڵەکەیەتی زۆر باش مامۆستایان کۆتا پرسیارم زۆر بە کورتی توێژینەوەیە دەڵێ ئەو تاکەی کەوا پەیوەندیە کۆمەڵایەتەکانی بەرفراوانە و بەشداریەکی کارای پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە کەمتر تووشی یەئس و ناومێدی و تاوانە کۆمەڵایەتیەکان و حتا ڕۆشتن بۆ نێرگەلەخانەکان دەبێ ئاینی ئێمەش ئەتوانین بڵین پەرستشەکانیشی تەنانەت بۆ دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتیان لە بەخشین و سەدەقە و زەکات و زەردەخەنە و قسەی خێر و دعوەتی وەڵامدانەوەی سەلام و پژمین وەڵامدانەوە ئەم شتانێکەوە لە مافی مسلمان بەسەرەوەی دیکەوە هەیە تا چەند گەنج پێویستە لەم سەردەمەداکەوە پەیوەندی کۆمەڵایەتەکان وردە کاڵە بنەوە و گەنج بە هیچ بەشداریەکی کارای کۆڕووکۆبوونەوەی خێزانەکەی ناکاوت تەنها بەجێ هێشتۆ بۆ دایک و باوکی و سەرنجام لەوە نەشتوانێت دوو جیلی ئەولاتری خۆی بناسێ تا چەند ئەمە یەکێکە لەو هۆکارانی کە ئەتوانێت گەنجمان بۆ بکاتە تاکێکی کارا و بەشدار لە کۆمەڵگە و سەرنجام کەمتر ڕوو بکاتە نێرگەلەخانە و کافتریاخانەکان بەدڵنیایەوە گەنج بەشێک لەوانەی کە بەرپرسیارن لە گەنج و مەسئولیەتی گەورەیان لە ئەستۆیایە لەو ڕۆوە و لە زۆر ڕووی تریشەوە بریتە لە دایبابەکان دایک و باوک کاریگەوری گەورەیان لەسەر منداڵ هەیە باوکو دایکێکە لە منداڵێەوە ئەم منداڵە تێکەڵی خەڵکی ناکەن و لەگەڵ خۆیانە نایگەڕن بۆ ماڵە خزمەکانیان ئەم منداڵە هەستێکی لە شعوری ئەم ئینسانەیە ئینعیزال و دابڕان ئەبێتە سیفەتیایە کە ئەمە بۆ خۆی نەخۆشی نەفسیە پزیشکە دەروونیەکان باش ئەزان کە جۆرێک لە نەخۆشی نەفسی بریتە لەوەی کە ئەو منداڵێکی منعەزیلە هەوڵی چارەسەرکردنی ئەدەن جا ئێمە خۆمان دایک و باوکەکان بەشێکین لە دروستکردنی ئەو نەخۆشیە نەفسیە کە دوورکەوتنەوەی لە کۆمەڵگە و دابڕانە لە کۆمەڵگە لە کۆمەڵگەیەکی تراژی بەجەستە لێرەیە بەجەستە لە ناو خێزانەکەیە بەڵکو زۆر جار بەجەستەش لە ناویانە زۆر دایک و باوک لەگەڵ ڕێزمە من زۆر جار ئەو قسە دووبارە ئەەکەمەوە قیمەتی قاز و مریشکێک بۆ منداڵەکانیان دانانێن ئەگەر ئێوارێ قاز و مریشکەکەی نێتەوە ئەچێ بە دوایە ئەگەڕێ کۆڵان و کۆڵان بەس تا 12 شەو نیوە شەو
مناڵەکەی نایەتەوە لێیشی ناپرسێتەوە کەواتە باوکو دایک گەنج وەکو لاولاو وایە لاولاو زوو بەرزە بێتەوە بەڵام ئەگەر شتێک نەبێت پاڵپشتێکی نەبێ خۆی پێوە هەڵواسێ ئەو زوو ئەکەوێ بەرگەی شنەبایە ناولاو بێپەنا دەڕزێ لە کەنا مناڵی بێکەس ئەچێ بە فەنا ئەم منداڵە کەسی هەیە بەڵام بێکەسە یعنی باوکو دایکێکی خەمخۆری نییە باوکی دایکێکی خوێنەواری نییە یا خوێنەوارە بەڵام هەستی مەسئولێتی تیان نییە پەروەردەی منداڵەکەی بە ئەولەوێتی خۆی نازانێ دێ ئەم لاولاوە هەر زوو بەرزە بێتەوە باڵا ئەکا ماشەڵای لێبێ ئەگەر شتێک لە پاڵیان نەبوو ئەکەوێت بە بەستیترین شت کۆتایی پێێت و گەڵاکانی ئەوەرێت و ئەو تەمەنە جوانەی کە هەیەی لە بێهودەیی و لە بێ ئامانجیە بەسەری ئەبا و هەروەها بەڕاستی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیش ئەرکی گەورەیان لەسرە لەوەی کە وەکو چۆن گەنجیان نائومێت کردووە جارێکی تر هیوا بۆ گەنج و لاوەکان بگەڕنەوە ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانی ڕێکخراوی گەنج و ڕێکخراوەکانی ئەوانەی کە ڕێکخراوی بازرگانین جاری وا هەیە ئەوانیش بەشدارن لە تێکدانی گەنجدا و ئەبێ جارێکی تر ئەوانش بەڕاستی ئیعلام و ڕاگەیاندنەکان جارێکی تر پەیامدارانە بەرنامە ڕێژی بۆ ژیانی گەنجکەنەوە گەنجی پەیامدار و خاوەنی ڕیسالە و بەرنامە و خاوەنی ئیمان و باوەڕ بە گۆڕانکاری و بە هیوابوون بە ئومێدی دوا ڕۆژەوە دروستکەنەوە ئەگەر وانەکەین بەڕاستی جیلێک لە گەنج و لاومان بەدەستەوەیە کە ئەفەوتێ بەرەو تیاچوون و بەرەو توانەوە لە سەقافەت و وەکو بڵێ ڕۆشنبیری بەرامبەردا مێژووی خۆی ناناسێ شانازی بە مێژووی خۆیەوە ناکە ئەمەش مەترسیە بۆ کۆمەڵگەی کوردەواریمان زۆر سپاس بە بەڕێز مامۆستا ناسیح محەممەد شادباژێڕی زانایانی مامۆستایان زۆر بەخێر بەڵێ خۆشەویستان سید قوتب بەڕەحمەت وێ دەفەرمێ هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەندە کاری جوان و گۆڕانکاری گەورەیان کرد زیاتر لە خەیاڵ و ئەفسانەوە نزیکتر بوون تا لە واقع مەبەستمەوەیە خەڵکێک پێوانە بێت تەنها پێغەمبەران و هاوڵانی پێغەمبەری خوایان توانی گۆڕانکاری بکەن ئەوە تا ساڵی 1906 مناڵێک لەدایک دەبێت لە 1928 لە 22 ساڵیان ڕێکخراوێدا ئەمەزرێنێ کە ئەویش پێشەوای شەهید حەسەن بەنایە کە 22 ساڵی ئێمە گەنجی ئێمە تازە زانکۆتەواوەکە و لە 1949 بە کاریگەری پەیامەکەی کە لە 67 وڵاتی دنیای بڵاو بوویەوە شەهیدیان کرد لە 12/2/1949 ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ئەمە نمونەی گەنجێکی داهێنەر بوو لە دوای ڕوخانی خلافەتی ئیسلامیش لە 1924 ومێ دەکەم سووتان لە زانیاری و ڕێنمایەکانی ئەم بەرنامەیەمان وەرگرت پێ و گەنج بتوانێت خۆی ئاراستە بخە و خۆی پەروەردە بکات تا بە گەشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ